تا کۆتایی ئەم مانگا حکوومەت هەرێمی کوردستان پرۆژە یاسای چاکسازی لە خانەنشینی و موچە و دەرماڵە و بەخشین و امتیازاتەکانی دیکە لە هەرێمی کوردستان دەنێرێتە پەرلەمان. ئەندامێکی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی دەڵێت دەنگ بەو پرۆژەیە دەدەن ئەگەر یەکسانی تێدا بێت و دەستکاری دەرماڵەی فەرمانبەرانی تێدا نەکرێت. ئێمە لەگەڵ ئەوان کە چاکسازی بکرێت لە دوو سێکتەراییان داهاتی نەوت و مەلەفی نەوت و ئەو خەرجانەی لە داهاتی گومرگیوە دێت لە یەک سەرچاوی داهاتیە بێ و چاکسازیەکان ڕوون بێت و چاکسازیش لە خەرجیەکان بکرێت کە پەیوەستە بە موچە و بەو شتانەی کە حکوومەت دیاری کردو بە سێکتەرەکانەوە. بەڵام گرنگە چاکسازیەک بێت بۆ باشترکردنی ژیانی موچەخۆرانی هەرێمی کوردستان، نەک بێن دەرماڵەی تەندروستکاران و مۆزەفین و مامۆسایانی زانکۆ و مامۆسایانی پەروەردە ببڕێت. ئەندامانی پەرلەمانی کوردستان تاکید دەکەنەوە پێویستە گۆڕانکاری لەو پرۆژەیە بکرێت و بەرژەوەندی حکوومەت و هاوڵاتیانی تێدا بێت بۆ ئەوەی وەکو خولی ڕابردووی پەرلەمان کێشە و گرفتی لەسەر دروست نەبێت. ئێمەش لە پەرلەمان ڕێچین هەموو فراکسیۆنەکان لەسەر ئەوە کە هەر پرۆژەیەک لەلایەن حکوومەتەوە بێ و لە بەرژەوەندی دانیشتوانی هەرێمی کوردستان بێ ئێمە بێ دوودڵی خوێندنەوەی بۆ ئەەکەین و بەرکاریەکەین. بتوانرێت دادپەروەری تێدا بێت، یاساکە عەدالەتی کۆمەڵایەتی تێدا بێت، بتوانێت ژیانی خەڵک لە ڕووی ئابووریەوە ئەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ڕێک بخات. ئەوە ئەگەر یاساکە پێویستە بەو شێوە بێ. لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان پرۆژە یاسای چاکسازی لە خانەنشینی و موچە و دەرماڵە و بەخشین و امتیازاتەکانی دیکە لە هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتەوە ناردرایە پەرلەمان، بەڵام بەهۆی ناکۆچی و ڕێگنەکەوتن پرۆژەکە پەسەند نەکرا. ئێستا خولی پێنجەمی پەرلەمان چاوەڕوانی ئەو پرۆژەیە دەکەن بۆ ئەوەی دەنجی لەسەر بدەن و لا بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستان پەسەندی بکەن. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.